سەبارەت بە ماوەدی لۆجستی بۆ ڕۆژی دەنگدان دیارە بە خۆشحاڵیەوە زۆربەی ئەو ماوەدانە گەیشتووە بە هەرێمی کوردستان کە پێشتر وەکو باسمان کرد لە دەرەوەی هەرێمی کوردستان بەشێکی دروستکرا بوو. دەتوانین بڵێن 90 سەرجەم ئەو ماوەدە لۆجستیایی کە پێویست بووە ئێستا گەیشتە مەخزەنەکان لە هەرێمی کوردستان و ئامادەیە بۆ پرۆسەی ڕاپرسی. خاڵی دووەم لە ماوەیەدا ئەنجومەنی کۆمیساران بڕیاریدا کە دوو ئۆفیسی تر بکاتەوە لە هەر یەک لە پارێزگای کەرکووک و لە پارێزگای مووسڵ لە قەزای شێخان و سەرجەم پێداویستەکانی ئەو دوو فەرمانگەی دابین کا بۆی کە بتوانن پرۆسەی ڕاپرسی و هەڵبژارنەکان لە داهاتوودا بە سەرکەوتووی جێبەجێکەن. خاڵێکی تر لە ماوەیەدا کە کۆمیسیۆن بە جددیەوە کاری لەسەر کردو بریتی بۆ لەوەی کە ڕاهێنانی فەرمانبەران هەوڵی داوە کە زۆرترین ڕاهێنان بە فەرمانبەرانی بکە بەتابەت ئەو ئۆفیسانی کە تازە تەشکیل کراون بۆی کە لە ئاسی چاوەڕوانی دابن و بتوانن بۆ پرۆسەی ڕاپرسی ئامادە بن. خاڵێکی گرنگ ئەوەیە کە سەبارەت بە دەنگدانی تایبەت تەنسیقی کراوە و ڕێکەوتنێک کراوە لەلایەن ئەنجومەنی باڵای کۆمیساران لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ وەزیری ناوخۆ بەڕێز وەزیری ناوخۆ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەسەر ئەوەی کە ئەوان ئینتیشاری خۆیان لەسەر تەواوی یەکەکانی خۆیانیان پێداوین بۆی کە بەپێی پێویستی خۆیان ئێمە بنکەکانی دەنگدان بکەینەوە و هاوکاریان بین لە ڕۆژی دەنگداندا ئەوەش کە خاڵێکی گرنگ بووە. خاڵێکی تر کە حەز دەکەم ئاماژەی بکەم ئەوەیە کە بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان ئەوەیە کە دەنگدانی تایبەت ماوە وەکو باسمان کرد دەنگدانی تایبەت بریتی ئەو سنفانە دەگرێتەوە کە بریتیە لە وەزارەتی پێشمەرگە لە گرتوخانەکان و لە نەخۆشخانەکان هەروەها لەو ئاوارانی کە لە کەمپەکاندان و ئەوانەش کە لە شارەکاندان ئەوانە دەنگدانی تایبەتیان پێدەگوترێت. بەڵام بۆ یەکەمین جار لە هەرێمی کوردستان ئەنجومەنی کۆمیساران بڕیاریدا کە دەنگدانی تایبەت لەگەڵ دەنگدانی گشتی بێت واتە هەردووکی لە ڕۆژی 25 مانگدا بێ. تۆماری دەنگدەران کە یەکێک لە جێ ڕەخنەکانە و یەک لە جێ باسەکانە بە گرنگیەوە کاری زۆری لەسەرکراوە بە سوپاس بۆ فەرمانگەی کردارەکان لەو ماوەیەدا هەوڵی داوە کە داتابیسێک دروستکە دەنگدانی تایبەت و لە دەنگدانی گشتی جاکاتەوە کەوەش هەنگاوێکی زۆر باشە بۆی ئەو کەسانی کە لە دەنگدانی تایبەت ناویان هەیە لە دەنگدانی گشتی ناویان نەبێنێ.